پروسه بریاردان کمالا مدنی و حوالاتی ده آسته که خراب ده لحرما کردستانه وستانی برپرس پیمانگه ها ریفرون بوگش پدان آماجه پیدا کردن جبر اوه ایکی جی کنفرانس که لحولی رلدار خست و دبینیتن اف سال هرما کردستان خرابترین سال بویا جبو حوالاتی هرما کردستان نشه ده پروسه بریاردان ده پشتگدار ببیدن و اوه ایکی جبو حکومت ده زفرین نیتن و دبیجیتن مزنترین جدار بریاردان لحرما کردستانه که پرلمان جی کار کفتیا و اوه بویا سر کش آریشن هرما کردستانه لە کوردستان ئێمە لە پاشەکشەیەکی بەرچاوی دیموکراسی داین ئێستا و هاوڵاتیان هەز ناکەن کە ئەو بڕیارانی کە دەرەچێ تعبیر لە نیگەرانیەکانیان دەکا بۆشایەکی گەورە بەمانایشتی لە نێوانی هاوڵاتیان و دام و دەستگاکان بەرپرسان هەیە. پەرلەمانتارێک دەبێژیتن ئاریشên سیاسیان هەرێما کوردستانی و حزبیکردن بوونە ئەگەرێک و هەر تاکێکی ئەڤیاڵاتی نەشێتن di پرۆسیا بریاردانێدا پشتگدار ببیتن. ئەوە یەک وەرزە مامۆستانی سلێمانی داوای گۆڕانکاری دەکەن تایدا ئەی ئەمە ڕێی هاوڵاتی نییە ئەمە ڕێی و ئارای توێژێکی ڕۆشنبیری ئەم وڵاتە نییە بەڵام هیچ وەڵامیشیان نادرێتەوە زۆرەها چۆن بڵێ پیلان و هەوڵ دەدرێت بۆ ئەوەیەوە ئەم داواکاری ڕەوای ئەوان پژگوێ بخرێ و ژێر خاک بکرێت. چالاکوانێکی مەدەنی دەبینیتن مەژارکردن لەسەر پرۆسیا پشتگداریکردنا کۆمەڵە مەدەنی و هاوڵاتی دچێکردنا بریارێدا لە وڵاتên پێشکەفتی gelek giringî pê dihête dan lê Herêma Kurdistanê di astekî gelek rizimda ev proseye birêve diçîtin. اما تشتغلکی پیشکفتی دولت دموکراتی دا بیتویه و بیچن کو او ملتنا خدانه بریاری و او بویه و او خود بریو بتون او تحمل مسئولیت کنه حتی کو کتب بیتویه بریاری دا مشارک بیدن بس جه داخل امریکا تو که هرما کردستان بر کادان دیگه بس برنا استقرار و ازمات سیاسی و اقتصادی و او خبرکی دولی نویدا دیدنا من اما پنگا و که گلک یاشمند یا ضعیفه Di konferansê de zêdetir ji 100 kesatî û rekxrayên medενî piştgdar bûn. Lê proseya birardanê li Herêma Kurdistanê de astekî nizim da dibînin û dibêjin divêt hikûmeta Herêma Kurdistanê hemî kesekî piştgdarî proseya birardanê biketin. Eybas Abdullah, NRT Hewlêr.